ئەو حاڵەتانە چین کە دەست بەجێ ئەبێ نەشتەرگەری دەرهێنانی بەردی حالب یاخود بەردی گوچیلە ئەنجام بدرێ واتە نابێ دوا بخرێ. بەناوی خوای گەورە و میهرەبان من دکتۆر زوبێر محەممەد ئاغا خۆشەویستان لە کاتی بوونی یەکێک لەو سێ حاڵەتانی خوارەوە کە باسی ئەەکەین ئەبێ نەشتەرگەری دەرهێنانی بەردی گوچیلە ببێتە حاڵەتێکی تاڕێ واتە نابێ دوا بخرێ. حاڵەتی یەکەم لە کاتی بوونی ئازارێکی زۆر و بەردەوام بۆ ماوەی 24 کاتژمێر، حاڵەتی دووەم لە کاتی بوونی هەوکردنێکی زۆر و کتوپڕ لە گورچیلەکان و حاڵەتی سێمیش لە ئەگەری مەترسی سزبوونی گورچیلە یاخود هاتنە خوارەوەی بەرد لە گورچیلە لە هەردوو لادا لە هەمان کاتدا. خۆشەویستان، دوو هەفتە لەمەوبەر چارەخوازێکی بەڕێز کە دانیشتووی شاری کۆیە سەردانی کردوین و کە دوای وەرگرتنی چیرۆکی نەخۆشەکە بۆمان دەرکەوت کە ئەم چارەخوازە بەڕێزە بەرد لە هەردوو لای گورچیلەکەی لە هەمان کاتدا هاتووەتە خوارەوە. بەمەش چارەخوازەکە توش بوو بەچی بە ئازارێکی زۆر بۆ ماوەی 6 ڕۆژ ئازارێکی زۆری هەبوو و هاوکردنێکی زۆری هەبوو، تاولەرزی هەبوو، خواردن و خواردنەوە یەک و پێویست نەبوو و سزبوونی گورچیلەکانیشی هەبوو بە جۆرێک کە ڕێژەی ئاسایی کریاتینین ئەبێ ژمارە 1 بێ، بەڵام 4 هێندە بەرز بووبووە بۆ ژمارە 4. بۆ ئێمەش دەست بەجێ بڕیاری نەشتەرگەریمان بۆیدا. تەبەن لەو حاڵەتاندا ئەبێ نەشتەرگەری بە دوو جەلسە ئەنجام بدرێت لەبەر ناجێگیری تەندروستی چارەخوازەکە. جەلسەی یەکەم بە پێدانی بەنجێکی خۆجەیی کەمتر لە 20 خولەک ئێمە هەستین بەکردنەوەی هەردوو ڕێگاکان بە ئەنجامدانی نازۆر بۆ هەردوولە و پاڵدانی بەردەکان بۆ ناو گورچیلەکە و کردنەوەی ڕێگاکە و دانانی قەستەرە لە هەمان کاتدا لە هەردوو لای گورچیلە. بەم جۆرە هەوکردنەکە تەواو هاتە خوارەوە، باری تەندروستی چارەخوازەکە جێگیر بوو، ئازاری نەما، تاولەرزی نەما، خواردن و خواردنەوەی بووە وەکو کەسێکی ئاسایی و ڕێژەی کریاتینیشی لە 4 هێندە گەڕایەوە بۆ ڕێژەی ئاسایی خۆی. ئێستاش دوو هەفتە دوای جێگیربوونی باری تەندروستی چارەخوازەکە هەڵەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری دەرهێنانی بەرد لە هەردوو گورچیلەکانیدا لە هەمان کاتدا. فەرموون لەگەڵمان. سپاس بۆ خوای گەورە بەم زۆرەش نەشتەرگەری دەرهێنانی بەرد لە هەردوو گورچیلەیدا بەسەرکەوتووی ئەنجامماندا. چۆن لای ڕاستی هەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری دەرهێنانی دوو بەر لە بەشی خوارەوەی گورچیلە بە نازۆری نەرم هێنامانە حوزی گورچیلە دوایی وردمان کرد 1970 بەردەکە بوو بە ڕمڵ و دوای لە ڕێگای میزفڕێ ئەدا و بەشێکی کەمیشی پارچی 2 میلیمی 3 میلیمی هەر بە نازۆری نەرم سەحبمان کرد. وەلای چەپیشی لە بەروی بەردەکە تا ڕادەیەک گەورە بوو و ڕەق بوو لە بەشی خوارەوەی گورچیلەی بوو هەستین بەکردنی کونێکی بچووکتر لە 5 میلیمی و دەرهێنانی بەردەکە بە تەواوی و بەبێ ئەوەی پاشماوەی بەردەکە بەجێ بمێنێ. زۆر سپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. من ناوم بێکەس حەمەد ئەمینە خەڵکی کۆیەم. لە دوو هەفتەیە حاڵەتم تێکچوو، وەزعم زۆر خراپ بوو. 7 ڕۆژی کۆتایی نانم پێ ناخورا ئەڕشامەوە، سەر و دڵم تێکەڵە بوو، زۆر وەزعم خراپ بوو. پەیوەندیم بە کاک دکتۆر زبێرەوە کرد. سوپاس بەخوای گەورە ئیشەشی جوانیان بۆ کردم، 2 سۆندەیان بۆم دانا ناو گورچیلە یەکەم جەرسا. دواتر گەڕامەوە هاتمەوە ئیشێکی زۆر جوانتری بۆ کردم، 2 عەمەلیاتی سەرکەوتووی بۆ کردم. سوپاس بۆخوا ئیشێکی زۆر باشیان بۆ کردم، سوپاسیانەکەم. زۆر سوپاسی کارمەندانی خەستخانەی میهرەبانیەکەم، بەڕاستی پاک و خاوێنن، بەڕاستی یعنی نازانم چۆن وەسفیان بکەم، لە ڕووی هەموو شتێکەوە زۆر تایبەتە، دەستوچاوی هەموو لایان خۆش بێ. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.